ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات ومەتۆلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەربڵاوتر بوونەوەی ناڕزایەتیەکان لە ئێران و کوردستان، گواستنەوەی حەمید قەرەحەسەنلوو بۆ ژووری تاکەکەسی، لە سێدارەدانی زیاتر لە 1922 بەندکراو لە ئێران لە ساڵی ڕابردوودا، دەست بە سەرکرانی 190 هاوڵاتی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و گیان بەخەتکردنی سێ هاوڵاتی لە شاری ئەزنای پارێزگای لوڕستان بە تەقەی هێزەکانی ڕژیم. بەربڵاوتربوونەوەی ناڕزایەتیەکان لە ئێران و کوردستان، بە پێڕاپۆرتەکان ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان بەلانی کەم 72 شار و شارۆچکەی لە ئێران گرتووەتەوە و ناڕازیان خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون، خەڵک لە شارەکانی دێهلۆران، هەرسین، ئیلام، کرماشان، کوهدەشت، ئەلێگو دەرز و خۆڕەماباد و ئەزنا، هەمەدان و دەیان شار و شارۆچکەی دیکە لە ئێران و کوردستان بە وتنەوەی دروشم ڕژاونەتە سەر شەقامەکان و باسووتاندنی ناوەندەکان و ئامێرەکانی سەرکوتی خەڵک، خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانباران بوون. شایانی باسە هێزە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بە دەستڕێژی گولە و دەست بەسەرکردنی هاوڵاتیان هەوڵی کوژانەوەی بڵێسەی ڕاپەڕینی خەڵکیان داوە، بەڵام نەک تەنیا توانای کۆنتڕۆڵکردنی نەڕزایەتیەکانیان نەبووە، بەڵکو کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم بریندار بوون. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان. بە پێڕاپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان بە ناسناوی عیرفان مەحموودی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 9 ڕۆژ دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی سێشەمە 2 بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە ئامەبەستی بەڕێوەچوونی ڕەهەندی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کرا. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵات سەبارەت بەو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستدانیە. گواستنەوەی حەمید قەرەحەسەنلوو بۆ ژووری تاکەکەسی. بە وتەی موحسن بەیاد، پارێزەری حەمید قەرەحەسەنلوو لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ئەو بەندکراوە ڕەوانەی ژووری تاکەکەسی زندانی ناوەندی شاری یەس کراوە. ناوبراو هاوکات لەگەڵ فەرزانە قەرەحەسەنلوو و چەندین کەسی دیکە لە دۆسیەیەکی پەیوەندیدار لەگەڵ کوژرانی یەکێک لە بەکرێگیراوانی ڕژێم دەست بەسەر کراون و ئەو هاوڵاتیە پاشان ساڵی 1402 هەتاوی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری کەرەجەوە حکمی 15 ساڵ زیندانی تازیری و دوورخرانەوەی بۆ زندانی ناوەندی شاری یەزد بەسەردا سەپێنرا. ئەو چالاکوانە ڕێکەوتی 4 بەفرانباری 1404 هەتاوی دژ بە ناڕوونی دۆسیەکەی و خراپەی دۆخی تەندروستی مانی لە خواردن گرت و لەلایەن بە پرسانی زیندانی شەوە بە مەبەستی شکاندنی مانگرتنەکەی ڕەوانەی ژووری تاکەکەسی کراوە. لە سێدارەدانی زیاتر لە 1922 بەندکراو لە ئێران لە ساڵی ڕابردوودا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لانی کەم 1922 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە سێدارەدانی بەندکراوان بە ڕێژەیەکی زیاتر لە سەدا 106 بەرز بۆتەوە و هەروەها 10 کەسی دیکەش لە پێشەو هەمووان ئەعدام کراون و هەروەها لانی کەم 168 وڵاتی دیکە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە سەرڕای بە ڕێوەچوونی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لانی کەم لە 55 زیندانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئێران ساڵانە ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران بەرزتر دەبێتەوە و ڕژیم بایەخ بە داخوازیەکانی هاوڵاتیان نادات. دەست بە سەرکرانی 190 هاوڵاتی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران. بە پێڕاپۆرتەکان لانی کەم 190 هاوڵاتی لە شار جیاوازەکانی ئێران لەلایەن هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەوتەی سەرچاوەگادارەکان و هاوڵاتیانە کە زۆربیان لە شارەکانی پارێزگای خوزستان و لوڕستانن بە ئەتۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون و هێشتا کۆمەڵێکی زۆریش لە دەست بەسەرکراوان چارەنووسیان دیار نییە. دوایین هەواڵ گیان بەخەتکردنی سێ هاوڵاتی لە شاری ئەزنای پارێزگای لۆڕستان بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەمە 11 بەفرانباری 1404 هەتاوی سێ هاوڵاتی خەڵکی شاری ئەزنا سەر بە پارێزگای لۆڕستان بە ناوەکانی شایان ئەسەدوڵاهی،
وەهاب موسەوی و مستەفا بەهۆی بەشداریان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک دەست بە خراپەی دۆخی ژیان و معیشەتیان لەو شارە بە تەقەی ڕاستەخۆی هێزە سەرکوتێرەکانی ڕژێم دەستبەجێ گیانیان بەخت کردووە. شانی باسە بەدەیان کەسی دیکەش لە شارەکانی دیکە بریندار بوون کە بەهۆی بەشداریان لە ناڕزایەتیەکان لە مافی دەرمان لە نەخۆشخانە حکوومەتیەکان بێبەش کراون. بینەران و گەگرانی خۆشەویست گەشتە وڵاتەکانم پێشکەشکردن کات و سەتێکی خۆش بە هەموو لایەن.